بینەرانی عزیزی بەرنامەی کورد کۆنەکشن خۆشحاڵین کە جارێکی تر و لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و لە ڕێی کەناڵی NRTەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستدا یەک دەگرینەوە. دێ بەرنامە ئیرۆدا سەردانا پاپ فرانسیس ji بۆ کوبا و ئەمریکا پێلا پەنابەران بەرەف ئەوروپا گەلۆ چما پارێزیارین ئەمریکا سەرۆک ئۆباما بە ئیسلامێڤە پەیوەندیدار دەکەن. پێشبینیên شارەزایەک ڕۆژهەڵاتە ناوین ji هەڵبژاردنên پێشتوەخڕا لە تورکیا لێجارێ ئەم دەست پێ بکەن. هێزی سەربازی هەنگاریا و ماشێنە زرێپۆشەکان لەسەر سنووری کرواتیا دانراون وەک هەوڵێک بۆ سنووردارکردنی هەوڵەکانی پەنابەران لەوەی بچنە ناو وڵاتەکەوە. هەروە دێ و پەنابەری زیاتر دەگەنە ناوچەی باراژسکۆ لە کرواتیا تا لەوێەوە بپەڕنەوە ناو هەنگاریا. بۆ دابست دەڵێت پەیوەندی دیپلۆماسیەکانی لەگەڵ کرواتیادا لەسەربووندایە پاش ئەم کێشانەی پەنابەران و دەشڵێ تەنها لەو کاتەدا ئەم پەیوەندیانە ئاسایی دەبنەوە ئەگەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کرواتیا توانی حکوومەتێکی نوێ بێنێتە ئاراوە. پێشڤەنەرێ تایبەتی نەتەوەنێگرتی هەوڵاندەدا کریزین سیاسین لیبیا بێ داوی بینە و پێشنویسا ڕێکەفتنێکی ڕادگەهینە و دەبێژە بڕیارە داوی یا هەردوو لایەنن نەیارین حکوومەتیە کە ئەگەر ڕێکەفتنی مۆر بکن یاننا. بەرناردینۆ لیۆن پێشڤەنەری نەتەوەنێگرتی لێ لیبیا بۆ دەمێ چەند هەفتیان دەگەل نوێنەرێن ڕکابەرین حکوومەتی کۆم بوو و بەرنویسی ڕێکەفتنێکی ڕاگەهاند پشتی گەڕاداویە دانوستاندنان لێ مەغربێ. لیۆن هەرکاری ئەشکەرە نەکردن لی هیوی خواستن لایەنین دژبەربەری بیستی مەهادە ڕێکەفتنە داوی مۆر بکن. فەرمانڕەوای ستانی وسکانسن هەڵمەتەکانی هەڵبژاردننی خۆی ڕاگرتووە تا ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا پاش ئەوەی لە یەکێک لە پێشەنگەکانەوە بووە کەسێکی ئاسایی سیاسی. شیکەرەوە و چاودێر لەو بڕوایەدان ئەم بڕیارەی سکات واڵکەر دەگەڕێتەوە بۆ نەبوونی دارایی پێویست بۆ ئەم هەڵمەتانە. بەڵام ڕۆژی دووشەمە بەڕێزواڵکەر ئاماژەی بەوە کردووە بێهیوا بووە لە پێشپەرچەی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا و دەڵێت هەڵمەتەکانی هەڵبژاردن وەرچەرخاون بۆ هێرشکردنە سەر یەکتری. مەزنە ئۆلداری کریستیانین جیهانی پاپ فرانسیس سەردانا ئەمریکا دەکە پشتی سێم گرسەیە جەماوریە مەزن لە کوبا وێ گر ئاوا کۆمونیست سبەهی چارشەمبێ پاپ وێ میوانێ کۆشکا سپیبە. پاپا فرانسیس نوێژێکی گشتی بەڕێوە دەبات لە مەزاری سنتی کوبا ڤرجن ئۆف چارەتی ئۆف ئەلکۆبرێ واتە خانمەکەی خێرخوازی ئەلکۆبرێ لەو شوێنەی کە دوای گەیشتنی بۆ سانتیاگۆ لە درنگانێکی ڕۆژی دووشەمەدا سەردانی کردبوو. ئەی ئاشتەوایی خەڵکانی پەرتەوازە لە سەرانسەری جیهاندا پێکەوە گرت بکەرەوە وڵاتی کوبا بکە لانەی خوشک و برایان هەتاوەکو ئەم خەڵکە هزر و دڵ و ژیانیان بۆ مەسیح ئاواڵە بکەن ئەوەی تەنها ڕزگارکەر و دڵسۆستانە. پاپا فرانسیس گەیشتە سانتیاگۆ دوای ئەوەی بەرەبەیانی ڕۆژی دووشەممە نوێژێکی گشتی لە شاری ئۆلگوین لە خۆرهەڵاتی کوبا بەڕێوە برد. بەدەیها هەزار کەسی ڕاگەیاند لە ئامادەبوون کە پابند بن بە بانگهێشتی پێغەمبەر ئیسا بۆ زاڵبوون بەسەر بەڕێنگاربوونەوەی گۆڕانکاریەکاندا. من لەو باوەڕەدام ئەم قسە بە سۆزانە لە دڵی هەموو کوباییەکاندا جێخۆی کردوتەوە و ئێمە خۆمان ئامادە کردو بیر لەوە دەکەینەوە کە ئایندەیەکی باشتر بۆ کوبا بێنینەدی. ئۆلگوین سێهەمین گەورەترین شاری کوبایە کە بناغی بیر و باوەڕی کاتۆلیکیە لەسەر دورگەکە و هەروەها بە خاچەکەی ناسراوە ئەوەی بۆ چەندەها سەدایە دەڕوانیەتە سەر شارەکە. مەڵبەندی ڕێبەرانی کۆمەنیستی فیدل و ڕاؤڵ کاسترۆشە کە لە وەتای ساڵی 1950ەوە حکمڕانی کوبا دەکەن. پاپا فرانسیس هەر لە سەرەتای گەشتەکەی بۆ کوبا لەگەڵ هەردوو براکە لە هاڤانە کۆبەوە هەرچەندێکە ژمارەیەک لە جودابیرە باڵاکان ڕخنەیان لە پاپا گرت کە داواکاریەکەیانی بۆ کوبوونەوەی لەگەڵیان لە میانەی گەشتەکەیدا قبول کردبوو. کۆمیسیاری جودابیرانی کوبا بۆ مافەکانی مرۆڤ و ئاشتەوایی نیشتیمانی مەزەنە دەکەن 50 جودابیر بند کرابن و قەدەغە کرابن لە ئامادەبوون لە مەراسیمەکانی پاپا کە زۆربیان لە ماوەی چەند کاژێرێکدا ئازاد کرابوون. بڕیاریشە لەو دەمەی پاپا فرانسیس دەگاتە واشنگتن لە ئێوارەی ئەمڕۆ سێشەممە لەلایەن سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما و میشێلی خانمی یەکەمین و جۆ بایدنی جێگیری سەرۆک و هاوسەرەکەی پێشوازی لێوە بکرێت.
شایانی وتنە پاپا فرانسیس و کاربەدەستانی فاتیکان بۆ چەندەها مانگ هاندەربوون لە پشت و توێژەکانی نهێنی نێوان هاڤانە و واشنگتن لە ساڵی 2014دا ئەوەی لە ساڵی پاردا ڕاگەیاندەکانی سەرۆک ئۆباما و ڕاول کاسترۆی لێکەوتەوە بۆ دامەزراندنی پەیوەندیەکانی دیبلۆماتی نێوان هەردوو وڵاتەکەدا بۆ یەکەم جار لە ماوەی 53 ساڵدا. شایان پاشا، دانی ئەمریکا. پاپا فرانسیس دەبێتە یەکەم ڕێبەری کڵێسای کاتۆلیکی ڕۆمان کە وتارێک لە بەردەم هەردوو خانەی کۆنگرێسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا پێشکەش بکە. ئێستاش وەک لەم راپۆرتەدا هاتووە یاسادانەرانی ئەمریکا بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ئەم وتارەن لەلایەن کەسێکەوە کە بە پاپای هەژاران ناودێر دەکرێت و وەهاش ناسراوە ڕاشکاوانە ڕای خۆی دەڵێت و تەنگ بە دەوڵەمەند و خەڵکی خاوەندە سەڵاتیش هەڵدەچنێت. کنگرس به دلگرمی پیشبینی لپاپا فرانسیس تلکرن. سرک کنگرسی جان بوینر بوی سردن بخوا او میوان کر بو آخفتنا دو ویدیو که بوینر دبیجه اندام کنگرس چواره دکن که پاپا چه پیام بوی هیا. پیوندی آویا به پریشاناره او راستیا کو خلق بهتر بر به آینه و دچن وی گلک شونندن ورگرتنه کو بهتر جه نلهف کرنینه لی او پاپا شیروکار دبیجن جبر وان اوکیان پاپا حیاک و بوینر پیشمان ببه بوم روان کرناوی پاپا آغافتنه که خورد لسر خاطر آبوری آوو هوای کر و گوت واتقان بو هفاتنا نوکلر بی ایران را کیف خوشه ریا پاپا لسر وان بو یارم پتر نزیک سروک دموکراتی آمریکا باراک اوبامایا شیروکار اولی توماس ریس دبیجه دماکو اوره کنگرسی و بیجه دوی هون بخیرهاتنا کوچبر و پنابران بکن و گوه خو بدن کسین هجار و پاراستنا جنگه جی بکن دماکو او وان پرزگریکان بحث بکه او دموکرات رابن سرخوا و لچبکان بدن و چاغی او کوماری چبکن دما او جی رابن و لچبکا بخن هنگه او خلکین تی پارتی جوان عاجز ببن اندام کنگرسی قماری پاول گو سردبیجه او گوتنا پاپا بویکوت بکه جبر کو پاپا باله دده مجارا گهرتنا هوای لالی دموکرات اجه اندام کنگرس لوئیس گوتارس نیرینا پاپا فرانسیس یو دربار کوچبران نیرین بر بجار کوماری دونالد ترامپ یندجی کوچبری دانه برهف بگلک آوایان پاپا فرانسیس نوینرتیا دش ترامپ کریه لهمبر که بلندیاوی راوستیایا لسر بویر اندین وک زواجان کسین هوموسکسوال آنجا بربرنا زاروکان دبیت پاپا تشتان بیجه کو بدل دموکراتا نبه رز دبیجه او هیویداره که پاپا فرانسیس اف پیام هبه بو کنگرسی از هیویدارم کو او هروها جوان را بیجه کو سیاستا خو یا پارتیتی بدن عالی اون دزانن اف دما کو ام بهفرا کار بکن و چاغي او همون گله امریکی را بسرخو و جرا لچبکان بده دبکو پیترس سردانک چه ببه پاپا فرانسیس هفکاری نوبرا اندام کنگرسی دست ببکه او شریفان راوستینه مصطفی آجر دنگ امریکا پاپ فرانسیس جماره هری مزنا دوستان سرانسری جهان ها بریکا تویتری و هر وساجی دیاریک تایبت ج پاپ را ها بسایا میدیا جواکی سوشال میدیا جبرناکن پاپ هفته و 8 سالیه و نوترین تکنولوژیای بو پیوندیان بکاردینه ماڵپەڕی کۆمەڵایەتی تویتەر هەموو ئەم خۆبەخشانی پێکەوە گرت کردەوە بۆ پشتیوانیکردن لە پاپا کاتۆلیکەکان لە پایتەختی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پەیمانێک بە ناوی لەگەڵ پاپا فرانسیس بەڕێ بکەون جێبەجێ دەکەن. سارا یەکلێک هاوکاری لە دروستکردنی دامەزراندنی ماڵپەڕی پشتیوانیکردن دەکات. ئەوان وا سەرگەرمی گۆڕینی سیمای شارەکەن و ئەو جۆرەی ئەوان کار دەکەن ڕەنگە هەوڵی شێوازی دیکەی نزاکردن بێت یان ڕێگەی نوێی پشتیوانیکردن بێت یان کارێکی دلۆڤانە بێت بۆ ناوچەکەیان و ئەوان لە ڕێی ماڵپەڕە کۆمەڵایەتەکانەوە ئەم کارە بەرجەستە دەکەن. پاپا فرانسیسی تەمەن 78 ساڵان پێناچێت کەسایەتیەک بێت خوازیاری سوۆسیال میدیا بێت پاپا کۆمپیوتەری نییە و تەماشای تەلەڤیزیۆن ناکات بەڵام پاپا بە 9 زمانی جیاواز لە تویتەردا شت بڵاو دەکاتەوە. کارەکانی پاپا هەموو ماڵپەڕی تویتەری تەنێوە. لۆرا ڕۆڵند بەلای پەیکەرەکەی مەسیحدا لە کڵێسەی خێرخوای کاتۆلیک لە واشنگتن کە چەند جارێک تێپەڕی بوو وای لەم خانمە کرد قوڵتر بیر لە بانگەشەکەی پاپا بکاتەوە.
کاتێک مەسلەی بانگەشەی لەگەڵ پاپادا ڕێبکەنم بیست وا هەستم کرد کە ئەو لە ڕاستیدا بانگی من دەکات و ئەوەی دەیڵێم بڕوان پێ هەیە بەڵام پەیامی لەگەڵ پاپادا ڕێ بکەن تەنها بەشێکە لە ڕادەستگەیشتنی پاپا لە ڕێی ماڵپەڕەوە خوێنەرانی بابەتەکانی پاپا بە قوڵی لەسەرخەتن و ئەوەی لە تویتەر بڵاوی دەکاتەوە ئەوانش بڵاوی دەکەنەوە ڤاتیکان مەزەنە دەکات خوێنەرانی تویتەریان بگاتە نێزیکەی 200 ملیۆن و ئەمەش ئامارێکی گەورەیە بە دڵنیاییەوە ئەمە لە ئاماری هەموو پاپاکان زیاترە. کاتێک پاپا فرانسیس دەگاتە کڵێسەی کاتۆلیکی خێرخوایی بۆ پیرۆزکردنی ژەمە خۆراکەکان بڵاوکراوەی لە فەیسبوک و ئینستاگرامی لەسەر بڵاو دەکرێتەوە. هیواخوازم ئەوەی پاپا لە سەردانەکەیدا بۆ ئێرە تێی بگات ئەوەیە کە ئێمە جۆڕایاڵی ئاینین و وابەستین. ئەمە خەڵاتێکی باشە و کارەکانیان لە تویتەردا بە مەبەستی پڕکردنەوەی کەلێنی جیاوازەکانە. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دۆسەی ئەوەی ئایا سەرۆک ئۆباما چ باوەڕێکی ئاینی هەیە دەمێکە بۆتە جێی مشتومڕێکی سیاسی لە ئەمریکادا و ئێستاش ئەم بابەتە نوێ بۆتەوە پاش ئەوەی دوان لەوانەی لە پرۆسەی خۆکاندیدکردندان لەسەر لیستی کۆماریەکان باس لەم دۆسەیە دەکەن و نەهەرەوەندە بەڵکو زیاتریش دەڕۆنە ناو ئەوەی ئایا ئاینی ئیسلام لە ناو ئەمریکادا چ پێگەیەک و چ کاریگەریەکیشی هەیە. کەمپێنە هەڵبژارتنێن سەرۆکاتی ڕۆژ بۆ ڕۆژێ سار دەبە بە تایبەت ژی پشتی باوەریاک و سەرۆک باراک ئۆباما مسلمانە جارەکادی گەرم بووە. لەوی وڵاتی پرسکرێکێک مە هەیە کۆ دەبێژن ئیسلام و سەرۆکەمەیە نەهایژی یەک جوانە. گازندا ji berbijارê Komariyê Serokatiyê Donald Trump hatkirin çunku gotina piştevanekê xwe serrast nekir li şûnavê wî berrevanî ji xwe kir. ماقیم پێگرتنا ئەخلاقی هەیە بەرەوانیە ji serok re bikim. Her carekekî gotina xerabî yan kêşedariyê li ser wî got ez bawer nakim. Ben Carson komariyekî diyê reşew berbijara ji bo helbijartinê serokatiyê ji Trump wê vetir çû û got divê musulmanek nebe serokê Amerîka. Vê gotinê musulmanên Amerîkî tûre kirin. And we ask Mr. Ben Carson ئەم داخوازێ ji birêz Ben Carson dikîn xweş berîkaniya serokatiyê vekêşe ji ber ku ew bikê rêbertiyê nayê û baweriyên wî li dijî destûra Emerîkan e. Rastiya ku babê Obama bi asıl kîniye û rehên musulmaniyetiyê hebûne wê wateyê nade ku Obama bixwe musulman e belku bêdûdilî ew mesîhîbûna xwe eşkere dike. Mitt Romney berbijarê hilbijartinên serokatiyê li 2012 pitir ji her kesekî dî pirsa ku Obama musulman e û ne Emerîkiya di îneholê lê wêna qet alîkariya wî nekir û piraniya Emerîkiyan Obama li şûna wî Kristyanê parêzyar hilbijart. Lêgelo çima parêzyar divên Obama bi İslamê ve peywendîdar bikin? Çunku karvedana tora yaspiyan ji bo helbijartina serok Obama heye û Trump û hindekên dî divên wê neheziye xurtir bikin. Renga baweriya oliya serokê bêtiyê Amerîka di kampêna komariyan de zû bi zû nehête vebirîn. دەستخۆش دەخین. سپاس. هەڵبەت مەسلەی ئاینی ئیسلام لە پاش هێرشەکانی 11 سەپتەمبەر هێرشەتۆرەکاریەکانی ئەڵقاعیدە کردیانە سەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆتە مەسلەیەک زۆر بە چڕی پڕی و بە گەرموگوڕیش لە ئەمریکادا باسی لێ دەکرێت بەڵام بەڕێوەبەرایەتی سەرۆک ئۆباما بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووە کە ئەم مەسلەیە زیاد لە پێویست قوڵ نەکرێتەوە و ڕێز لە هەموو ئاینەکانیش بچێت. بەڵێ و بن کارسن و گوتی بوو بەرین هاک و ئەوی نەوی یان نابە یەکێک مسلمان ببە سەرۆک ji gotina xwe peşîman bûye lê hindek têbînî didane renge xirabtir bin divê de qeynake musulmanek bibe serok lê dev ji ola xwe berde bi her hal wekî me te gotî balên ev pirsedî gelek hevîreke dê gişt û taybet ji cayê komariyan ku hemû deman divên Republikaniyan jî serok Obama bi taybetî bi hinek tawan haw bikin ku mesela girêden bi tîrorê ve ji bo pitir piştevana ji xwe ra peyda bikin em biçin Ewropa û mesela penaberan Ewropî mijûlî hewandina sedan hezar penaberane lê demê nasnamên sexte dibin alozî û kirwatiya jî kempên demî vekirine ji wan penaberan re ku warên xwe ji şeran re hêlane. Lê tirs heye eger Ewropiyan çareseriyek nedît zû ew kempên demî dê bin warên
هەردەم ژێ خەڵکی سووریڕا پامرێن دەگی ئەمریکا لەسەر سنوورێن چەندین وڵاتان ڕەوشە پەنابەران تشۆپینن. وڵاتên Ewropa erkê bi cihkirina sedan hezaran penaberan bistûyê xwe vegertiya bû destnîşankirina kesên pêdivî bi mafê penaberiyê li demê dête gotin hijmareka koçberan pasport û nasnamên sixtevê ne ku bûye cihê nerazîbûna Sûriyan. هجمارەکە مەزن ji xelkê li vir hene nasname û pasaportê Sûriya bi wan re ne ew ne Sûrî ne ew Pakistanî, Efxanî, Iraqî û Libnanî ne ev cihê hêbetîbûnê ye ji ber ev pirsa Sûriya ne. Piştî qerebalixî û paldana zor hijmareka zora penaberan derbasî Tuxîbê Kirwatiya bûn û navenda demî ya pêşwazîkirina penaberan bi yek roj pir bû. Ev welateyê bûye xala veguhastinê li demê çavereya encameka kombûna welatên êketiya Ewropa bû gihiştin birêkeftinekê derbareyê pêlên penaberan dêtekirin. Em bihêvîna hikûmetên Ewropayê bigihêjin çareseriyeke sertaserî ji bo sedan penaberên ku berê xwe didin Ewropayê. Çaverê dêtekirin hezaran koçberên dî bigihne Serbiya û li dîfra bû Kirwatiya û eger rêkeftinek li navbera welatên êketiya Ewropa çê nebit wa heye kempa demkî bibte warê penaberan. Ji Berlîn wezîrê derveyê Amerîka ragihand rêveberiya Serok Barack Obama hijmara wergirtina penaberan zêde kir. Wal sala 2017 wê pitir ji 100,000 penaberan werbigirt li demê Ewropa keftiye ber mezintirîn pêlên penaberan her ji demê şerê duwêyê cîhanê. Ev gava ez radigihînim li gel kultûra Amerîkî rêkeftiye. Amerîka welatê derfeta duwê ye û simboleke hêviyan e. Me dê alîkariya diravî ji bo karê mirovahî hebe, ne tenê ji hikûmetê, lêbelê ji gelê Amerîkayê. Li gor nexşaniya Amerîka hijmara wergirtina penaberan ji 7,000 kesan salane gehişte 85,000 bi dirêjahiya sala 2016 ve li dîfra bû pitir ji 100,000. Rehindên pirsa koçberiya bi komal tevaya cîhan bi xwe vegirtiye. Polanda li serzarê wezîrê derveyê welatî daxwaza çareseriyeka yekgirtî dikit lê naxwazit nexşaberê ya dabeşkirina penaberan pesend bikir. Biryara îro wezîrên navxweyên êketiya Ewropa li hev bên bihêviya gehiştin bi encamekê. Xalid Fetah, Dengê Amerîka. هەر بەهۆی ئەم ڕۆژەی پەنابەرانەوە ئێستا ئەوروپا ناچار بووە قەیرانی پەنابەران بە ڕژدی وەربگرێت کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پشێوی و ئاڵۆزیەکانی پاش بەهاری عەرەب لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریقا. لەبەرچی ئەوەندە کەسان لە دەستی شەڕ و هەژاری ڕادەکەن و لەبەرچی ئێستا ئەمە ئەو پرسیارانان کە زۆری لە ئەوروپایەکان دەیکەن لە دەمێکدا کۆچبەران و پەنابەران ڕوودەکەنە ئەوروپا بەهۆی ساڵانێکی شەڕ. نێوەی ئەوانە لە سووریا هاتوون کە لە بێدا میلیشیاکانی دەوڵەتی ئیسلامی ئەو شەڕە دڕندەیان مەترسی ناکتر کردوتەوە. ئەوان لە ئوردگەکانی وڵاتی دراوسێ سووریا وەدیان کە بارەکە بەهۆی چوونەسەرەوەی ژمارەکان بەتر بووەتەوە و کەمی دابینکردنی دارایی بۆ ئوردگەکان. ئێمە لە هەوڵی دابینکردنی پزیشکی زیاتر و کردنەوەی ناوەندەکانی تەندروستی داین بەڵام ناکرێ ئەوانەی پێویستیان بە چاودێری تەندروستی هەیە لە بەرچاو نەگیرێت. بەوەی کۆتاییەک بۆ شەڕ لە ئاسوودانیە و پێشبینیەکان بۆ سووریای پاشەڕ ڕوون نییە، تارمایی پەنابەرانی فەڵەستینی بۆ دەیان ساڵ لە ئۆردگەکانی لوبناندا بە گەورەی دیارە و پەنابەرانی سووری نایانەوێ هەمان چارەنووسیان هەبێت. ژیانیش لە دەروێ ئوردگەکان سەختە بەوەی هەندی وڵاتان بربەستیان بۆ کار و خوێندندا ناوە. جا ئەم چەند مانگێک ڕابردوو خاڵێکی وەرچەرخان بووە بە هاتنی سەدان هەزار کەسان لە ڕەوێکی مەترسیناکدا لە ڕێگای دەریاوە بۆ ئەوروپا. لە کاتێکدا زۆری ئەوانەی هاتوونەتە ئەوروپا ئەو خانەوادانن کە بە دوای شوێنێکدان گەنجانێکی زۆرشان کە لەم خاڵەدا هیچ ئومێدێک لە وڵاتانی خۆیاندا نابینن و نایانەوەی ببنە بەشێک نە لە ڕژیم و یاخود یاخیبووەکان. بەوەی شەڕە وڵاتەکەم بەجێهێشت و دەمەوێت لەسەر خوێندنەکەم بەردەوام بم. خوێندکاری زانکۆم ساڵی سێمی کۆلیژی ئەندازیاری سیڤیل. بەهۆی نەبوونی ئاسایش لە وڵاتەکەدا خوێندنم بەجێهێشت تەنانەت زانکۆکەش داخراوە. کۆچی بە کۆمەڵ لە ناوچەکەداوە دەرکەوتنی ئەو وێنە دڵتەزیهنانە ڕێبەرانی ئەوروپایی هەژاندووە. بەڵام لە هەمان کاتدا بووەتە هۆی ناکۆکی لە نیوان حکوومەتانی ئەوروپا بەهۆی هاوبەشیکردنی ڕەنج و باری مێنەتیان. ئەڵمانیا و سوید ڕێبازێکی پێشوازی تریان لە بەرگرتوون و هەڵسان و کێشانی کۆچبەرانیش پێش دەچێت.
ڕێبەرانی ئەوروپایی لە تێکۆشاندان بۆ ئەوەی پرۆسەکە بە ڕێکۆپێکی ئەنجام بدرێت، بەڵام زۆری ئەوانەی بە دوای پەنابەریدان ئامادە نین ئەو بیرۆکراسیە ماندووکەرە پەسەند بکەن و بگرە پێشیان بڵێن بۆ چ شوێنێک لە ئەوروپا دەتوانن بچن. جانی دیلان، بەشی کوردی دەنگی ئەمریکا. لە یەکی مەها 11 هەڵبژاتنین پێشوەختوێ لە تورکیا بین کردن پشتیک و ئاک پارتی سەر نەکەفتی دپێکینانە حکوومەتێک هەف بەندە بڕیارە سەرۆک ڕەجەب تایب ئەردۆگان هەف دەمێ شەڕ و ئالۆزیان بوو لە دەڤەرین کوردان ئەبجا لە دەمی ڕەوشە ئاوارتە لە چەند باژێڕان هەبە گومان هەیە هەڵبژاتنین ڕەواژی بینکردن. شارەزایە پرسێن ڕۆژهەڵات و سەرۆکا پشکا لێکۆڵینên تورکیا لە پەیمانگەها ڕۆژهەڵاتە ناوین گەنۆڵ توول دەستوردارێن ها بێکەساتیە ئەردۆگان و پەیوەندیدار دکات. You're right. There was a time where Erdogan, not just Erdogan, but Erdogan's Turkey was considered a model in the region. بەڵێ ڕاستە سەروەختێک هەبوو نەک هەر ئەردوغان بەڵکو تورکیای ئەردوغانیش بە نمونەیەک لە ناوچەکەدا دادەنرا. نمونەیەک بوو بۆ دیموکراسی، بۆ ئابوووریەکی لیبرال، مۆدێلێک بوو کە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش پاش بەهاری عەرەب دەیانخواست ببنە تورکیایەکی تر. پێم وایە گەورەترین شتێکیش کردبێتی ئەو کرانەوەیە بوو بەرامبەر بە کورد لە تورکیادا. ڕاستە ڕێبەری تر هەبوون هەوڵیاندا بوو، بەڵام ئەردوغان لە هەمووان زیاتر سووربوونی پێوە دیار بوو. بەڵام کە سەیر دەکەین ئێستا لە کۆتاییداین دەبینیت دیموکراسیەت گەلێک کێشەی تێدایە، دەیان ڕۆژنامەوان گیراون، ژمارەیەکی زۆری چالاکوانانی کورد لە زیندان نراون. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینیمان لە ناوچە کوردنشینەکاندا چی ڕوویدا بە تایبەتی لە جەزیرە. ئێستا پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد نەماوە. ئەو نیگەرانیانش لە ئارادان کە ئەم هەوڵانە تەنها بەشێک بوو بێت لە استراتیژیەتێک بۆ هەڵبژاردن و هیچی تر و تەنانەت پاش هەڵبژاردنەکانیش باس لەو ئەگەرە دەکرێت کە جارێکی تر نەگەڕێتەوە بۆ پرۆسەی ئاشتیش. لەبەر ئەمانە ئێستا ئەردوغان و ئاکەپەش بە شێوەیەکی بەرچاو بێهیواییان هێناوەتە ئاراوە، نەک هەر بۆ کورد بەڵکو بۆ خەڵکێکی لیبرالی وەکو منیش. بۆ خۆ دەزانی ئێستا تورکیا لە ڕێدا بەرەو هەڵبژاردنێکی گشتی لە سەرەتای مانگی 11دا بەڕای جەنابەت ئەو ڕەوشە ئاسایشەی کە ئێستا لە تورکیادا هەیە توانای ئەوەی هەیە کە بڵێ هەڵبژاردنێکی ڕەوا بکرێ یا بە مانایەکی تر ئایا خەڵک دەتوانن ئازادانە لەو ڕەوشە ئاسایشێدا بچن دەنگ بدەن؟ Well, there are many in Turkey who think that, especially under the زۆرێک لە تورکیا لەو بڕوایەدان بەهۆی ئەم توندوتیژی و ئاژاوانەوە کارێکی مەحاڵ دەبێت ڕۆژی یەکی مانگی 11 هەڵبژاردن بکرێت. بۆ خۆشم پێم وایە هێشتاش لەوانەیە حکوومەت بەرنامەی خۆی هەبێت و هەموو لایەنەکانیش کاندیدەکانی خۆیان ڕاگەیاندووە. هەدەپەش بە هەمان شێوە لیستی خۆی داناوە و گۆڕانکاری زۆر باشیشی لە ناو کاندیدەکاندا کردووە. توندوتیژەکان ئێستا لە کۆنتترۆل دەرچوون، خۆ ئەگەر هاتوو ئاستەکەی زیاتر بوو یانیش ئەگەر تۆڵەسەنەوە لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە دەستی پێکرد ئەمەیان شتێکی ترا. هەرچۆنێک بێت بۆ ئێستا پێم وایە حکوومەت هەنگاوەکانی خۆی دەنێت بۆ کردنی ئەم هەڵبژاردنە. بەڵام ئەگەر وەکو گریمانەیەک دایبنین و بڵین هەڵبژاردن نەکرا، ڕەجەب تایب ئەردۆغان بڕیاریدا هەڵبژاردن نەکرێ، ئایا ئەگەری سیناریۆیەکی لەو بابەتە هەیە ئەوەی کە لە مسر ڕوویدا لەشکر بێتە ناوەوە جارێکی کە گۆڕانکاریەکانی تر بە ئاڕاستەیەکی کەیا بڕۆن؟ I think there are many people in Turkey who think that پێم وایە زۆر کەس لە تورکیا هەن لەو بڕوایەدان جارێکی تر لەشکری وڵاتەکە بێتەوە ناو مەیدانی سیاسی. دەمەوێت بە ئاگاهەیەوە بدوێم هەرچەندە لە شەڕەکانی ئەم دواییەدا لەگەڵ پەکەکەدا لەشکر ڕۆڵێکی گەورەی نییە لەلایەنە سیاسێکەوە، بەڵام پێدەچێت ئەو ڕۆڵە گەورەیە ببینێت ئەگەر ڕووداوەکان بە هەمان ئاراستەدا بڕۆن. باوەڕ ناکەم کودەتایەکی لەشکری هاوشێوەی مسر لە تورکیا ڕووبدات. ئەگەریش سیناریۆیەکی لەو شێوەیە هەبوو کە هەڵبژاردن نەکرێت یان کورد نەگەیشتە پەرلەمان، ئەوە توندوتیژی زیاتر لەسەر شەقامەکان دەبینین چونکە جیاوازیەکی زۆر هەن لە کۆمەلگای تورکیادا. لەوانەشە گەڕێکی تری ناڕەزایی دەربڕینمان هەبێت وەک ئەوەی ساڵی 2013. بڕوان ناکەم هەدەپە نەگاتە پەرلەمان، بەڵام ئەگەر سیناریۆیەکی لەو شێوەیە هەبوو هەدەپە لە پراوێز بنرێت یان ئەگەر خەڵک هەستیان کرد هەڵبژاردنەکە ڕەوانیە ئەوە کەلێنی جیاوازیەکان فراوانتر دەبن و توندوتیژیەکانیش بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکەن. پاش هەڵبژاردنەکەی مانگی 6 بەهۆی پێکنهێنانی حکوومەتێکی هاوپەیمانیەوە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەچاو نەکرا و هەڵبژاردنێکی تر دەکرێتەوە. ئەم جارە ئەگەر هاتوو هەڵبژاردنەکان بە هەمان شێوە بوون یا هەدەپە جارێکیکە بۆ نمونە دەنگی زیاتریشی هێنا. I think if
We end up with similar results in November. پێم وایە ئەگەر هەمان ئەنجام هەبن لە مانگی 11دا ئەوە پێویستە ئاکەپۆ و ئۆردۆغانیش بە ئەنجامەکان قایل بن چونکە ئێستا تورکیا لە ڕەوشێکدایە نە خەڵک نەباری ئابووری نە دیموکراسی دەتوانن پێی قایل بن و زۆر سەختیش دەبێت بتوانرێت سەر و سەودا لەگەڵ ئەو هەموو جیاوازیانەدا بکرێت هەر بۆیە ئەگەر ئەنجامەکان هاوشێوە بوون ئەوە دەبێت ئۆردۆغان جارێکی تریش بە شوێن دۆزینەوەی هاوپەیمانێتیەوە بێت ئەو جابیرمان نەچێت ئایا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکی جودایان دەبێت یان نا لەوانەیە ناچار بن هەڵوێستێکی جیاوازیان هەبێت بەبێ ئەوەی پرینسیپەکانی خۆیان فەرامۆش بکەن لەبەر ئەوە دەبێت هەموو لایەنەکانی دەیانەوێت بەشدار بن لەو هاوپەیمانێتیە نوێدا ئەوە دەبێت لە بەردانواندن بۆ یەکتر بکەن دەناناجێگیری سیاسی دەبێتە بارێکی گران بەسەر ئابووری وڵاتەکە هێندەی تر خراپ دەبێت و ئەمەش لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە. دکتۆر گنۆڵ زۆر سپاس دەکەم. سوپاس بەلین. خۆشەویستانم ئەوانەی لە ڕۆژاوا واتە لە کوردستانی سووریا گیراون لەلایەن ڕێکخراوە نێونەتەوەیەکانی مافەکانی مرۆڤەوە چاودێری دەکرێن لەگەڵ ئەوەشدا کە بەڕێبەرایەتیەکانی ڕۆژاوا لەسەر ئاستی نێونەتەوەییدا دانی پێدا نەنراوە بەڵام لە هەوڵی بەردەوامدان بۆ پەیوەندیکردن بە ڕێکخراوە نێونەتەوەیەکانەوە. ئازیزانم بەپێی ڕێنماییەکانی دەنگی ئەمریکا لەم راپۆرتەدا وێنەی گیراوەکان بە تەواوەتی نیشان نادرێن. ئاسایشا ڕۆژاوای کوردستانê girtîgehên Rojavayê Kurdistanê li ber rêxistinên mafê mirova yê navnetewî vekirin. Kamîra dengê Amerîka serdana girtîgeha sereke ya kantona Cezîrê li bajarê Dêrikê kir. Tekeliğime berî fetrekê Nîda Cinêv hat perwerdedan endamê me yê got ser hebsarê ve beriya hebsa dikin û yanî tekeliğime baş bi banga Cinêv re hene. وەکی دیژێ ئەم نها تێکەلیا چتکن بە الصليب الأحمر الدولي را ئەو ژێ ما ژواخوەستیان و ما پەروەردا بدن ئەندامە و گوتن ینی نو خۆدان بەرێ مێ پەروەردادن و مێ ینی ژنها و هەیڤەکەدی دایڤەدی گەرەک لە ژنێواژی وەرن دەرباسی حەبسا ببن. گرتیان ji mercê jiyanê di nav zindanê de razî bûn. Lê wan demên dirêj yê golwan hatibûn birîn rexne dikirin. في موقع احنا موقع واحد على طريقي. دەڤەرەکە تەنێ لەسەر ڕیا من هەبوو داعش هات و ژ من خۆست و ئەزوێ دەڤەرێ ژوان ڕە ڕەسم بکەم لێ پشتی هەفتەیەکێ من خۆرادەستی ئاسایشان لەسەرێکانیە کرد. في منظمة العفو العالمية بەری مەهەکەی ڕێخستنا لێبۆرینە ناونەتەوەی سەردانا من کرد و بەرێ خۆدا ڕەوشا زندانێ بگشتی. ئەف دەر کردیگەها سەرەکە یا کانتۆنا جەزیرەیە. ئەف زندانە گۆ ئەم تێدا نەها ji بۆ تۆرێرێ بوو. هەن زندانê din jî ji bo kesin got tawanên din hatine tawanbarkirin. Ebîr Xalid jineke Kurd e xwendina zanîngehê qedandiye û ew niha rêveberiya giştiya kirdîgehên Rojavayê Kurdistanê dike. Ya zindana disekin. Ji bo jin bi tibعê xwe atifiya rehîme û yê got ser rêveberiya hebsa bisekine yanî divê şexsekî rehîm bê atifî bê. Li ser dirêjahiya şerê navxweyî di Sûrî de bi hezaran girtî rewşawan nediyarin. Li Rojavayê Kurdistanê girtîgehên Rojava niha li ber serdana rêxistinên navnetewî vekirîne. Pirçavdêrên mafê mirova ev gav pir erênî dinerxînin. Kêmayî hene ew kêmayî got bin jî ne meqsûdin ne mumenhecin ew nake ji xibreta kême tecrîba kême. Zana Umer dengê Amerîka ji girdîgeha sereke ya bajarê Dêrikê. ولداوي لدمي يكم جار ريكوردين جنس هاتين وشاندن ام بصدان دياردين انتيكا دبهيسين ودبينين ويدزغها نفنتوي ريكوردا جهانيا سالا 2016 لفان روجن داوي وشاندنا دفي رابورت دا امي هناك جوان ريكوردين سيرو سما ببينين اما بيرتيا خوي تشي ساليكا بێرتی لە ساڵی 1970 ڕێکۆردی شکاند و بەوەش بووە خێراترین چیسەڵ لە جیهاندا کە خێراییەکەی 0.28 مەترە لە یەک چرکەدایە. خەڵکێکی زۆر و کارمەندەکانیش ئاماژەیان پێدا کە ناوبراو زۆر خێرا بوو بە چەشنێک ئێمە کە چاومان لێکرد کوتمان بڵێ ئەوە خێراترین چیسەڵە و بۆ چیسەڵێک شتێکی نەئاساییە کە ئاوا چالاک بێ. زۆر سەگ هەنە دەتوانن تۆپ بگرنەوە بەڵام نەکوەکو پۆرین. ئەم سەگەی جۆری بێگەڵ لە شاری جیبا لە یابان هاتووە ڕێکۆردی جیهانی شکاندووە لە گرتنەوەی 14 تۆپ لە 1 دەقەدا
و ئەم جۆرەگای تایبەتی ویلایەتی کەنسەس ناسراوە بە لەیزی جێی بلوگراس درێژترین شاخی هەیە لە جیهاندا کە درێژیەکەی بە تەواوی 3 مەترە. ئەمەش گەورەترین بوتی کابۆیە لە سان ئەنتۆنیۆ لە ویلایەتی تەکساس. خەڵک زۆریان پێسێرە لەبەرەوەی بڕواناکەن تا ئەو کاتەی پار دەکەن و لیان نزیک دەبنەوە کە چەند گەوران کە لەسەر ئۆتۆباندایت لە دوورەوە دەیانبینی بەڵام تا ئەو کاتەی نێتر پاساژەکەەوە یاخود بازارڕەکە و پار نەکەیت و نەچیتە ئەوێ نازانێ کە چەند گەوران. ڕێکۆردی جیهانی گەنس ئەم ساڵ دەبیت بە 6 ساڵ. سەماد دزەیی دەنجی ئەمریکا.